ئەگەر سەیری زموجۆڵ و پەیوەندیەکانی نێوان ریچارد مور، ڕەجەب تەیب ئەردۆغان، ڤلودیمیر زیلینسکی سەرۆکی ئێستای ئۆکرانیا، فایز ئەلسەڕازی سەرۆکی حکوومەتی جەرابلوسی نزیک لە ئیخوان بکەین، تابلۆکەمان بۆ تر دەبێتەوە. بەڵام بۆ ئەوەی نەکەوینە ناو تیۆری کۆمپلۆ گەلە کۆما، ناچارین گریمانەکانمان بە ئارگومنت و زانیاری دروست پشتڕاست بکەینەوە. اینجا ئانالیزی مۆتیڤەکانی ئەو لایەنانە دەکەین. ڕکەبەری و کێشەی نێوان بریتانیا و رووسیا لە ئێستادا درێژکراوەی چەندین قۆناغی مێژوویە کە لێرەدا ناتوانین باسی بکەین، بەداخەوە کاتمان نییە. ئەوەی گرنگە بریتانیا لە ئەمریکا زۆر زیاتر ئاستەنگی بۆ پەلهاوێشتەکانی رووسیا دەنێتەوە کە گرنگترینیان تایبەتە بە کێشەی ئۆکرانیا و خەریکردنی رووسیا بە کێشە ناوخۆییەکانی و ڕێگەگرتنی لە پەلهاویشتنی بۆ ئاوە گەرمەکان واتە دەریای سپی ناوەڕاست. لە 12 ئۆکتۆبری ئەو ساڵی واتە 2020 ڕۆژنامەی میرۆر ئۆف دە ویک بە قەڵەمی ئۆلیڤیا کریلین راپۆرتێکی لەسەر سەردانە نهێنیەکەی سەرۆکی ئۆکرانیا ڤلودیمیر زیلینسکی و کۆبوونەوەی لەگەڵ هەردوو دەستگای ئیستیخبارات و زانیاری بریتانیا واتە MI6 و SIS بڵاو کردەوە. لە راپۆرتەکەدا ناوبراوتی جاری یەکەمە سەرۆکی دەوڵەتێک سەرۆکی وڵاتێک لەگەڵ ئەو دوو دەستگایە کۆ دەبێتەوە. بێگومان سەرنجڕاکێشە، چونکە سەرۆکی دەوڵەت وەکو دابوونەریت کە سەردانی وڵاتێکەکە ناشێ بچێت لەگەڵ دەستگایەکی ئیستیخباراتی کۆ بێتەوە، دەبێت لەگەڵ سەرۆک دەوڵەت کۆ بێتەوە. چەند جێگای سەرنجە هەر دوای کۆبوونەوەکە زیلینسکی سەردانی تورکیای کردو، لە هەمان ڕۆژیشدا ریچارد موری سەرۆکی دەستگای هەواڵگیری بەریتانیا بە خشکەی چوە تورکیا و دوور لە چاوی کامێراکان سەردانی کۆشکی سەرۆک کۆماری کرد لە تورکیا. مێدیەکانی تورکیاش دوای ئەوە باسییان لەوە کرد کە زیلینسکی بە ئاشکرا و موریش بە نهێنی چاویان بە ئەردۆغان کەوتووە. هەرەو کاتە بوو تورکیا بە ئاشکرا دەستی وەردایە شەڕی قەرەباغ و جیهادیە چێچەنیەکانی لە سووریاوە ئەگواستنەوە بۆ ئەزەربایجان. ئەو کاتەوە بەبیرم دێ وەزیری دەرەوەی مۆسکۆ لاڤرۆف لە پەیامێکیدا بە شێوەیەکی تەنزە ئامێزانە وتی لەگەڵ هاوپیشەکەم مەولود چاوەشئۆغڵو وەزیری دەرەوەی تورکیا کۆبوونەوە و سەرخۆشیم لێ کردووە. مەبەستی لەو سەرخۆشیەدا ئەوە بوو کە چەند جیهادیەک ئەو کاتە لە ناوچەی قەرەباغ بە دەستی ئەرمێنیەکان کوژرابوون. جێگای سەرنجە هەر لە دوای ئەو دیدارە یانیش لەو دیدارە بەدواوە ئیتر لە نێوان ئەنکەرا و کیف پەیمانێک مۆر کرا بۆ فرۆشتن و هاوکاریکردنی هەردوو وڵات سەبارەت بە چەکی پێشکەوتوو بە تایبەتی فڕۆکەی بێفڕۆکەوان کە ئەو کاتە تورکیا توانی بووی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی جاری یەکەم لە بەرامبەر دەوڵەتێکی وەکو ئەرمێنیا کە چەکی بەرگری ئاسمانی رووسی هەیە تاقیب کاتەوە و ئەو کاتە سەلمێنرا کە فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا ئەتوانێت لە بەرامبەر چەکی دژە ئاسمانی و یانیش بەرگری ئاسمانی رووسیا سەرکەوتن بەدەست بێنی ئەوەش لە شەڕی نێوان ئەزەربایجان و ئەرمینیا لە قەرەباغ تاقیکرایەوە. پەیمانەکەی نێوان ئەردۆغان و زیلینسکی وا پێئەچێ بە نێوبژیوانی ریچارد مور ئەو کاتە ئیمزا کرا و هەتا وەکو ئێستاش بەردەوامە. دوای ئەوەی زانرا کە ئەزەربایجان بە ڕێگای یاوەیانیش لە ڕێگەی ئامرازی فڕۆکەی بێفڕۆکەوانی پێشکەوتوی تورکیا درۆن کە کۆمپانیای بایراقدار سازیان دەکات دەتوانێت پێشڕەوی مەترسیدار بکە و ئەتوانێت تەنانەت بگاتە ئێریڤانی پایتەختیش. لۆبی ئەرمەنی جموجۆڵێکی زۆر بەهێزی کرد لە ئەوروپا، لە ئەمریکا، لە کەنەدا و لە وڵاتانی دیکەش و داوایان لەو وڵاتانە کرد بە تایبەتی بریتانیا، نەمسا، ئیتالیا و کەنەدا کە کەلوپەر بۆ بە مەبەستی سازکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان بە تورکیا نەفرۆشن.
زۆربەی ئەو وڵاتانی کە ناوم هینان کارەکانیان وەستاند لە ژێرگوشاری لۆبی ئەرمەنی جگە لە بەریتانیا. و بەریتانیا دوای ئەوە نەوەک بە تەنیا گرێبەستەکانی بۆ فرۆشتنی کەلوپەلە سەرەکیەکانی فڕۆکەی بێفرۆکەوان بە تورکیا نەوەستان، بەڵکو بەریتانیا لە هەمان کات دەتوانی پردێک لە نێوان ئۆکرانیا و تورکیا ساز بکە بۆ ئەوەی بتوانن بەیەکەوە هاوکاری بکەن بۆ پێشخستنی فڕۆکەی بێفرۆکەوان لە ناوچەیەک کە پێشتر لە قەفقاسیا کە پێشتر لە شەڕی ئەزەربایجان و ئەرمێنیادا تا بەسەرکەوتووی تاقی کرابووە. پرسیارە سەرەکیەکە ئەوەیە ئایا حکوومەتی نوێی ئەمریکا لە ئایندەدا وەک بەریتانیا دەستگای ئستیخباراتیەکانی ئەردۆغان دەکاتە گاردیان و شەقاوەیەک لە ناوچەکە بۆ ئەوەی لە بەرامبەر رووسیادا بەکاری بێنی، یان بایدن هەروەکو پەیمانی داوە هەروەکو چاوەڕێی دەکرێت سیاسەتێکی دیکەی شەفاف و ڕوون دژ بە رووسیا لەلایەک بەڕێوە دەبات و کار لەسەر دامەزراوەی کردنی ناتۆ دەکات و پەیوەندەکانی خۆی لەگەڵ یەکێتی ئەوروپا و هاوپەیمانەکانی باشتر دەکات. لێرەدا بەڕاستی دوو بژاردە لە بەرامبەر جۆ بایدنن سەرۆکی نوێی ئەمریکا. بەڵام نابێ ئەوە لەبیر بکەن جۆی بایدن لە سەردەمی حکوومەتی ئۆبامادا کە جێگیری بوو خۆی وەکو کەس بەرپرسیاری کێشەکانی نێوان ئۆکرانیا و رووسیا بوو. وا دیارە دوای هاتنی بۆ سەرکار جارێکی دیکە ئەو کێشەیە دەبێتە یەکێک لە ئەولەویاتەکانی سیاسەتی دەرەوەی جۆ بایدن و ئەو کاتە گرە و لەسەر پیشەسازی بێفرۆکەوانی تورکیا دەکات دژ بە رووسیا یان نا، جارێ ئەمەیان نازانێت. ئەگەر وەڵامەکەی بەڵێ بێ کەواتە لەگەڵ ئەردۆغان سازش لەسەر دیموکراسی و یانیش لەسەر سیستەمی بەرگری S400 دەکات و ئەکرێ سازش لەسەر کۆمەڵێک کێشەی دیکەش لەگەڵ ئەردۆغاندا بکە بۆ ماوەیەک تاوەکو ئەتوانێ کێشەی ئۆکرانیا و یانیش کێشەی رووسیا چارەسەر بکە. ئەگەر ئەو گرەوە لەگەڵ ئۆکرانیا نەکات، پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا ئەمریکا چۆن دەتوانێت خۆی بەتەنیا لەلایەک ڕوبەڕووی چین ببێتەوە، چونکە ئەمە سەرەکی ترین سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەبێ و نەک ئەمە بەتەنیا سیاسەتی جۆ بایدن، بەڵکو سیاسەتی تەواوی ئەمریکا و ناتۆ ئەبێ کە چۆن بتوانن ڕوبەڕووی چین ببنەوە. چونکە هەموو ئاماژەکان باس لەوە دەکەن لە ساڵی 2028 بەدواوە ئیتر لە بواری ئابووری و لە بوارەکانی دیکەش چین بە پێش ئەمریکا دەکەوێتەوە. واتە هێزی یەکەمینی جیهانی نابێتە ئەمریکا، بەڵکو ئەبێتە وڵاتی چین، ئەمریکاش ئەبێتە دووەم. بۆیە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و بە تایبەتی سیاسەتی جۆ بایدن لە بەرامبەر چین دەبێت. لە ساڵی ئایندەدا وەڵامی ئەو پرسیارانە وەردەگرینەوە، بەڵام ئێستا ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە لە ساڵی 2021دا ئاوەکانی دەریای سپی نابەتەنیا، بەڵکو ئاوەکانی دەریای ئارام، دەریای خەزەر و دەریای ڕەش گەرمتر دەبن.